پاژە 2 ساڵ دابڕان لەم فیستیڤاڵە بەهۆی پەتای کۆڤیدەوە شارۆچکەی مێژوویی کرایسبۆرۆ لە یوراک شەهیر پێشوازی لە تیمەکانی سەرتاسەری ئینگلتەرا کرد بۆ پێشبڕکێی ساڵانەی پێخەف لە ڕۆژی شەمەدا. بەشێکی پێشبڕکێکە پۆشینی جلوبەرگی سەردەمی پاشایەتی بوو، بەشێکی دیکە تاقیکردنەوەی یاریە سەختەکان بوو. پێشبڕکێی گواستنەوەی پێخەف بۆ یەکەم جار لە ساڵی 1966دا بەڕێوە چووە بە مەبەستی کۆکردنەوەی پارە بۆ ڕێکخراوە خێرخوازیە نەوخۆیەکان. زۆر خۆشە کە گەڕاینەوە لە 2 ساڵی ڕابردوودا ئەومان نەبووە، بۆیە وەک ئەوە وایە ئاسایی بوو بێتەوە. زۆر نایاب و سەرنجڕاشێشە. ڕوخساری دڵخۆشی خەڵکەکە هاند دەدا و دەستڕادەوە شێنن، پاشان هەوڵ دەدەن هەناسە بدەن هەر وەک چۆن دەپەڕێتەوە لە ڕووبارێک و گوریسەکەت بەدەست گرتووە و بە سنگەمەلە دەکەیت. زۆر خۆشە. لەسەر ڕێڕەوێکی نزیکەی 4 کیلۆمەتر لەسەر شەقامەکان ساز دەکرێت، دواتر لە کۆتاییدا بە ڕووباری نیددا دەپەڕنەوە. لە ساڵانی 1972 1990دا 2 جار ناچار بوون واز لە پەڕینەوەی ڕووبارەکە بهێنن، کاتێک بارانێکی بەخوڕ دای کرد و بوو بەلافاو. پێشبڕکێکە زۆر گەورە بوو، زۆر کەس لەوێ بوون، پشتیوانیەکە زۆر گرنگ بوو. پێم وایە هەموو ڕێکخراوە خێرخوازیەکان دڵیان بەمە خۆش بوو. هەندانی ئەو خەڵکە ئێمەی هێشتەوە زۆر خۆش بوو. GH بروکس خێراترین تی بوو لە خولی ساڵی 2022دا بە خێرایی 12 خولەک و 59 چرکە توانیان یەکەم بن و بە دەوری یاریگاکەدا سوڕانەوە. بەردەوام دەڵێم نەخێر زۆر باشە، کەواتە مەبەستم ئەوەیە تەنها میزەکەی تۆزێکی ماوە نیوەی ماوە. ئەی ساڵی داهاتوو چی بکەین؟ یانەی وڵی وەڵرز خێراترین تیپی خانمان بوو بە 15 خولەک و 50 چرکە ماوەکەیان بڕی. هەروە خەڵات بۆ باشترین تیمی جلوبەرگ و باشترین جێگەی ڕازاوە دابەشکرا و ڕێزێنانی تاکە کەسی بۆ خێراترین تیمی منداڵانی کوڕان و کچان دیاریکرا.